خير بين باستوديو رضاوي ازم باختيار عبد العزيز برنامج الدنيا بازرگان دا بو حفتیا دوی دید گل هوا بن بازرگان دوی و حفتیه جو قازان جمع فاین ورگرین دی بابا حس کن حفتیا در بازبوی و رجا برنامه بازرگان لسر داهات بازرگان کرد چاوابو جاره آرمان جامعه برنامه هر اوه بویه رون کرن هم بدین هوا دی چاو بازرگانی که لسر حفتیا داهاتی تاوی شنبیه که مگوتی عمل ورن حتی که هایدار ببن لسرویه که تاوی پیشاتان به پیدانا زانیاریان رین تندرست بو هوا بخینه بردست جبر که هنی جای عبوریه که تندرست برکتی هفته در بازبوی مجوارا گوت زیر دا کویت دا ناوراست هفته دا و دیساند بلند بیته و عروسا درکت دا کت و بلند بود دومای هفته دا ما بحث یورو دلاری کر ما گوده بلند بیت عروسا درکت نها بازاراتن گرتن لیبل بازرگان تازه دیو بیت دا بزانن بو هفته داهاتی اون بازرگان به چه آوایی که سرکتیانه چنان آوا فورکسی و رجا این یا رجا داویه به چه قازانجک بیلی در کردن ام دی با بحثا شیکاریان که ده هفتیا در بازبوی دا و پلانا مجارن آبوری ده هفتیا داتی دا کجارن بازرگان وکین ام هر جار بحثا چت کن ام بحثا شار دنی برا گاو هر چی داد کن کیزال بویه لسر هفته در باز بویه لتانش تام جین های نببینن لسر اکران رودای جین ببینن دیسان شارکی بهز هفته که گرم لسر بازار دارای در باز بوله در انجام بهتریا بصاری در باز بویه لسر بهتریا بتایبت از بحثا پنوینات کم لسر است دنیاه S&P 500 داکتیه داکس داکتیه نازداک داکتیه اتریوم دوج کوین یعنی تو کاری بجی پنوین و بازار دراون دیجیتالی بهتری آوان داکتنه بیت کوین بلند بوده دوج کوین و ریپل داو جونز دستکفتینه علی نازداک بخواد داکتی هر چند هر پنوینه لیبری او باندوری نه این کو امدین ها بها بحث کن کان صدا ما بلند بونه و چویه به بهتریا دراوان لهمبری دلاری بلند بونه بمعنی هفته کی توز زحمت لسر دلاری در باز بوده و یک راسن جاری اول لسر آست دنیاه جبر که تو نوا بازرگان دای روزانه رفتارت کی هفتیا در بازبوی لسر بازرگان کرد چاوا در بازبویه و برای جا برنامه بازرگان چاوا در بازبویه بله من وکو باست کرد کرانوی برنامه بازرگان لهمو ام پیروز دکم هفته رابردو هفته کی قازانج بخش بو بلای من و بو بازرگانان وکو من هایدارم وکو من آگادارم و نزیکم لیان بشی زوریان لخیر بون و اما خیری که زور باشمان کرد و بازرگانان چونکە ئێمە چەند شتێکی زۆر گرنگمان هەیە کاک بەختیار ئێمە دەڵێن فلان شت ڕوو دەدات بەڵام گرنگیەکە لەوەدایە چۆن ئەو شتەیە بەکاردێنی ئێمە ئەم میحوەڕە کارکردنەیە بە بازرگانان دەڵێن لە نێزیکی خۆمانەوە کاتێک نێزیکمان دەبن لەناو ئیشەکە و کۆمپانیەکەدا ئێمە پێی دەڵێن ئێستا کاری کڕین نییە کاتی کڕین نییە بۆچ کڕین دەکەی ڕاستە ئەبەرز دەبێت بەڵام کات نییە جا بۆ من نەها گرنگە ئەم ژنێرە ڕوودا و ڕەبێژن بەڵێ هەفتیا دەربازبووی بازرگانی کورد یەک و تو هایدار چەند قازانج کردنە چەند ji بەرنامەی بازرگان مفاوەرگرتیە من ئەمە یەکێک لە ڕیزوڵتەکانی یەکێک لەو بازرگانانەیە کە زۆر بە وردی چاوی لەسەر قسەکانی بەرنامەی بازرگان بوو باشە دەبینین تقریبا لە ماوەی هەفتەی ڕابردوودا سەر ئەکرانی ڕووداوەیە لە ماوەی هەفتەی ڕابردوودا نێزیکی 2 دەفتەر دلار قازانجی کردووە ڕائسمالیان بازرگانە ڕەنگە زۆر بن بەڵام کێشەیەکی زۆر ئاساییە بەپێی بەرزبوونی خودی پارەکەی کەسەکە هەم قازانج و هەم زەرەکە دەرەکەوێتن بەڵام ئەوەی گرنگە کاک بەختیار لێرە گەر باسی ڕیزوڵتەکە بکەین مەسەلەن بازرگان خۆی کاتەکەمە پێمان وتووە ئاڵتون بەرز دەبێت پێمان وتووە جارێ نەکڕە تا ئاڵتون دەگاتە مەسەلەن منتەقەی 1830 ئاڵتون گەیشتوتە ئەوێ اینجا وتومانە کاتی کڕیە باشە دواتر دەرکەوە ئەگەر بیرت بێت نقطەیەکی زۆر گرنگ هەفتەی داهاتوو باسمان کرد 1880 ئاڵتون بوو وتمان کوتا نرخی داوەزینی ئاڵتون ئەگەر ڕوو بدەت 1880 ئاڵتون لە 1990 دەستی کرد بە بەرزبوون و ئێمە لەوێ بە خەڵکمان وتی بکڕە بە بازرگانان و ڕیزوڵتەکە لەسەر شاشەیە و 3000 نێزیکی 400 کەس بەشدار بوو لە ڕاپرسیەکەدا کە بەڵێ ئەم هەفتەیە قازانجم لە بەرنامەی بازرگان ام شنو راپرسیج دیار کن در انجام برنامه بازرگان او بازرگان نهات بحث کرد هجمار نوی در سر اکران رو جدیدن
جبینەرێن بازرگان بووە دریا بازرگان دا و قازانجەکردن بێگومان لەبەرەوەی ئێمە هەم زانیاری فەندەمنتاڵ هەم زانیاری تەکنیکی پەیماندان هەم لە گڕۆپەکانی تایبەتی خۆمان بە کۆمپانیای مێرکاتوشەوە پەیمانوتن کاتی کڕینەکە ئەم کاتەیە بجا باز بتا بحثا نامەیەن بینەرێن بازرگان بکەن بینەرێن بەرنامەی بازرگان هەفتیا دەرباز بوویدا هەتا ئیروژیمە بەرنامە حاضر دکرد بنامە بە تەلەفۆن بە کۆمنت هەوە داخوازکردی ئەم بەها بەحسا جوداهیە دنێ بەرە فۆرێکس و ستۆک مارکێتدا بکەین کاتگەل جوداهیە نوان دێ چاوەشێن ڕفتارێ دنێ بەراوان داکەین دەرئەنجامژی کاک ڕەسەن داخواز دکەن بزانن ڕێسک مانجمنت دێ چاوە بیت ئەمە بەڕاستی یەکێکە لەو شتانەی کە بە هەموو دڵەوە حەزەکەم باسی لێ بکەم یعنی خواستە بینەرێ بازرگان بەجددی من ئەڵێم ینی ئەگەر تو بە من بڵێ باسی هەر شتێک بکە لەمە زیاتر خۆشم ئەوێت بەڵام بۆ پرسیارەکە زۆر گرنگە بۆچی تو ئەوە نەپێت گرنگە لەبەرەوەی من ئامانجی منەوە بازرگان سیف بێت پارەکەی پارێزراو بێت مەترسی لەسەر نەبێت کاتێک زەرەر دەکەت کە یەک دەفتەری هەیە $100 زەرەر بکە کاتە قازانجی دەکات $100 قازانج بکە ئەمە وا دەکە کە کابرا قومار نەکە مثلەن لە یەک جاردە یەک دەفتەری ئیفلاسی بکات ئێمە بەڕاستی هاتوون ڕوودا و ئامانجی خو لەسەرەوە داناوە خەڵک هەر لە ناو بازرگانیەکەدایە با بە شێوازێک لە ناودا بتن کە پرۆفشناڵی لە ڕیسکمانیش باش و ئیدارەی حسابەکەش بکەتن ئەز تو هەندێکی بۆ بەحسا بینەری بکەین پشتی یعنی ئەمە ڤەگەڕنەوە ئەم دوو بۆ بەحسا جوداییە دنێ بەرە فۆرێکس و ستۆک مارکێتێ داکەین باشە ئەم دێ نەها بەحسکەین فۆرێکس جارێ یەکەم جار دوێ ئەمزان فۆرێکس چییە ستۆک مارکێت چیە خاڵێن جوداییە دنێ بەراواندا چنە فۆرێکس بازارێکی دومدارە کو تێدا بازرگان bi keyfa xwe cutên diravan bi hev goret yanî zêdetir dinê bera pareyê û pareyê da bazar dêtekirin wekî dolar û euro nazda dolar û euro yenê Japonî pawnê sterlînî heta dawiye carê zêr û kanzan jî têde hene wekû neft bazirganiyê têda dike bîviya ku bazirganiyeke yani bazirgan bibînît bilindbûn û daketinan divê bilindbûn û daketinê de me fay wergirî di heftiya derbazbûyî da me wisa got وەکو بەرنامەی بازرگان مەرجنینە هەر فرۆتنێک فرۆتن بیت و هەر کڕینە کڕین بیت کڕین و فرۆتن هەردوو کڕینن و بە هیراتی تا بەحەس کرد و مەجل سەر تەمام کرد جوتێ دراوێن هەری بەرچا ku hêla bazirganan de forexê ta tên kirîn û firotin û tevger û livînan dikin ez baha behsa euro û dolarê dikim ku ji sadê 28 pêk tînît al ser ekranê rûdawê ji wazihê diyar e euro û yenê Japoniya ji sadê 14 yan ji sadê 17 پاوندی بریتانی دیگل دلاری از صد چهارده از بحث دلاری دیگل دلاری کانادی کمش صد چهاره کمک دنیا مازنا دراوین کو سرکین اف مجاره بشا یک جبرنامه بازرگان هندکی لسر بحث کرد و جاری جدایت نبره فورکس و ستوک مارکت اما پناسه که کل لسر فورکس ستوک مارکت بله شتێکی زۆر جوانێ شارەت پێدا لەسەر فۆڕێکس بەڵێ بە دڵنیاییەوە ئەو شتانێک کە ئالوگوری پێکرد لە دراوەکاندا ئەوە باست کرد یۆرۆ پاون یەن ئوسترلینی نیوزلندی ئەمانە ئێمە لە بازاری پشکەکانیشدا هەمانن کە ستوک مارکەتەکان بەگشتی نازداکمان هەیە ئێمە داوجۆنسمان هەیە ئێمە ئامازۆنمان هەیە ئێمە نیکمان هەیە ئێمە فۆرتمان هەیە BMW-مان هەیە کۆکاکۆلامان هەیە ئینستاگراممان هەیە هەر شتێک لە بازارە جیهانیدا دەبینین کە کۆمپانیایەکی زەبەلاحە کۆمپانیایەکە کە چوویتە ناو پشکەکانەوە ئیتر تو دەتوانین نرخەکەی بکڕی چونکە نرخی مەسەر نرخی تێسلا دەبینین گەیشتە $212 کاک بەختیار پێشێک مانگ $100 بوو $107 بوو باوەڕ کە ئێمە ئەمانزانی ئەبێت بەرز بێت لەبەرەوەی ئێلیۆن ماسک پرۆژەیەکی گەورەی هەبوو بوو تڕێلەکانی گارەبایی تو تێ لەناو بازارەکە داڵێ کاکە پێویست ناکرد بچم دراوێک بکڕم هیچی لێ نازانم یان ئاڵتۆم بکڕم چکە خەڵک دەکڕێ وەرە تێسلا بکڕە لەبەر ئەوەی پرۆژەیەکی هەیە کۆمپانیاکەی لە داهاتوودا شتێک بکە تو ئەو کاتە کەتێک تێسلا ئەکڕی $100 فەرقی کرد تۆ بەسا ماسکیت کە ئێلۆن ماسک ئەوە بەرهێنەرە یەکووە بەرهێنەرن مەزنێن دنیای ژ نکارن بخوێنن دەڕوونی وی نکارن بخوێنن ینی تو کاری بێژی کەسەکە فڵ چاڵێنجە یعنی بە هەموو شێوازەکەەوە دەبینی شتی زۆر زۆر جیاواز داوی تویتایی تا دیت بەڵێ بدیرێ جێبجێ کارکاجارێ ئەم وی تویتە
ایلون ماسک بینه حتی برای سر صحبت ایلون ماسک بله. ایلون ماسک توییت کریه لسر توییت نویساندیه رببر جیب کار یه توییتری بەڕاستی ئەمە شوکێک بوو بۆ هەموو ئیداریەکانی کۆمپانیاکانیش جگەلەوە بابەتێکی زۆر سەی لێرەدا کاک بەختیارەکە سەیری بکەیت ئەنیۆن ماسک لێرەدا هەم باسی ئەوە دەکەت کە ئاشە تووچی لە سەگێک دەکەیت کە بکەیتە بەڕێوەبەر مەسەلەن وە لە هەمان کادا هەندێک نووسراو هەیە لەسەر وەڵەکەکە بەساوە کودات کرد لەسەر ئایفۆڕل بەرسینگە وی مدیرە جێبجێ کار بەپێی کاک بەختیار سەیری شتێکی زۆر زۆر غەریب بکە لە ناو خودی وەرەقەکە ناوی دراوەکی کوینێک نووسیوە فلوکی بزەبت ئەم فلوکیە لە ماوەی ئەو ڕۆژێک کە باسی کرد چەند لە سەد بەرز بوو نزیکە 70 بەرز بوو بەڕاستی ئەمە بەڕاستی شوکێک بۆ ئەلیۆن ماسک دروستی کردی لە دوو شێوات هەم بابەتی خودی سەگەکە کە ببتم شخصێکی گەورە لە کۆمپانیایکی وازە بەلاحدا هەم کوینەی فلوکی بەڕاستی کە بەڕاستی ئەمە بە زیاتر بخوێنینەوە لەسەری ئەمە لەسەر مەسەلا ئیلۆن ماسکی ڕاستی تویتێک بوو ینی بازار تێکی نانە تێک برە بەڵێ جا ئیلۆن ماسک وەختی خۆ ئەو بۆ دوچ کوینی کرد ئەثریومی و بیت کوینی کرد بەیبی دۆچ بەڵێ یاریە ئینان و برنێ بازارێت کرد تۆ بەرهێنان دڵدەف ئیلۆن ماسکی تو نکاری بخوێنی باشە ئەمە بەحسا فۆرێکست کرد جودایەت نێبەرە فۆرێکس و ستۆک مارکێت فۆرێکسی داد 5 ڕۆژان داد 24 کاژێرا تو کاری ڕاستە بکەیت ستۆک مارکێتیشدا بە هەمان ستۆک مارکێتدا ئێمە مەسەلەن ئامازونمان هەیە ئەسومەکان نازداق کراوەیە کێشەی نییە داوجونس کراوەیە بەڵام ئەمازون و تێسلا و ئەپڵ و ئەمانە کاژمێر 5.5 نیوەڕۆی کوردستان هەریمی کوردستان ئەڕبیل دەکرێتەوە چکە ئەو کاتە جوڵەی ئەمریکا دەست پێ دەکەت و ئەسومەکانی ئەمریکا مارکێتەکەی ئۆپێن دەبێتەوە ئەوە جیاوازی هەیە لەگەڵ دراوەکان نا لە هەموو 5 ڕۆژی هەفتەدا 24 کاتژمێر ئالوگۆر پێ دەکرێت ئەوە نهات و بەحەستکەی ئەو ژیا هەی مەسەلا جوداهەیەکە دنجی دنێ بەرە فۆرێکس و ستۆک مارکێت دایکارسن جارێ د فۆرێکسێدا لە سەروان پێوێن و کۆمپانین تۆ دخوازی بەهەفگواردنی و بازرگانی بکەی بخوێن بەڵێ ستۆک مارکێدا دەوێت و بە خوێندنێکە زانستی تەکنیکیە دوم درێژتر بخوێنی ئەمە نقطەیەکی زۆر گرنگ بۆ کەواتە پەیوەستە بە خودی سایکۆلۆژی کڕینی بازرگانەکەەوە درێژ خایەن بێت ئینڤستی بکە کاتێک تو ئەسمە کڕینا بە تۆ بڵێ کاکەس بە قازانجەکەم بەڵام ئەتوانی لە ئاڵتۆن وا بڵێ ئەتوانی لە نازداک وا بڵێ بەڵام کە تێسلا بکرێ بێت بۆ 3 مانگ بکڕی مەسەلەن ئەوە چکە لەبەر خاو دەجوڵێ قازانجەکەی خاوە کات و تایمی ئۆپێنەکەی خاوە باشە ریسک مەنیجمنت مەنیڤ بەرسڤ بینەرن ڕووداوێدا گرێدایی بە فۆرێکسێڤە ریسک مەنیجمنت کەنگی ئەم ریسک مەنیجمنت بکەین بەڵێ کەنگی بڕاوسری من ئەو جارێکیش باسم کرد بوو هەر لە ڕووداودا لە هەندێک بڵتانی ئابووریدا وتم ئیجازەی کارکردن لەم بازارە ریسک مانیجمنت و سایکۆلۆژیە یعنی بەڕاستی ئەگەر تۆ ریسک مانیجمنت نەزانی هەر پێویست ناکە لەم بازارە ئیشکەی لەبەر ئەوەی خۆشی تیابەی و سەرمایەکەشە تێک بکەیت یەکێک لەو نمونانە مەسەن تو ئەگەر بڵین تو من $1000 هەبێت بەڵێ $2000 هەبێت یەک لە سەدی ڕاسمالەکە بەکاربێنە بە 0.01 سنت داخل بەبوو ئەگەر هاتوو لە دەستت دەرچوو حاڵەت کرد $10 زەرەر بکەیت بۆەوەی فرسەیەکی بت دروست بکەیت $10 بگەڕێنیەوە خۆ تۆ علمت پێیە زانیاریت پێیە شوێنی باش هەیە سیگناڵی باشت پێ ئەدات و پێتەڵی لێرە باشە لێرە خراپ یعنی هەتا من پتر هەبن $1000 دەوێت و ڕێسکێ بەڵێ $1000 0.01 بەڕاستی بە من زیادە دەبێتە 1 سادێ بەڵێ دوکاری هەتا 1 سادە بچی خۆ دەرگە هەڤەکریە بەس باشتر هەتا توش وێ ترسێ دەرباز بی ئێمە ئەمە دەڵێن بۆەوەی کابرا لە ئیفلاس بوون خلاص بە نەڵێت کاکەەوە چ بازارێکە هەموو خەڵکی ئیفلاسەکەت ئیفلاسەکە چکە تو نازانی بەکاربێنی هەڵەت ئەەکەی قمارەکەی کەنگی ئەم درست دکارن بگرن کیڤە بگرن ئەو بەپێی علم دەمێنێت مەسەن تۆ پێت وایە لەسەرەوە یان نرخەیە بێت لە زەرە دەربچی یان بە خێرێک دەربچی بەپێی ئەوە بەڵێ بە دڵنیاییەوە ئەو کاتە دەتوانێت بەو زەرەرەیان بە قازانجەکە دەربکەوی یان ستۆپ لێڤڵ دابنی ستۆپ لۆز دابنێ تا لێڤل مارجنی هەیە بەڵێ لێڤل مارجن ئەوەیە کە بەڕاستی هەموو ئەو ئەساسیە ناوێت بژ بەڵێ هەموو کاتەکە بێت لە حسابەکە دەکە ئەکاونتەکەت هەیە مەسەلەن کاک بەختیارە گەر باس بکەین بڵین ئەمە حسابی شخصەکە کە تۆ حسابی شخصەکەت هەیە لێڤل مارجنت تیادا هەیە ئەو لێڤل مارجنە واتای ئەوەیە تو ناتوانانی زیاتر کڕینەکەت بکەیت لە حەدی خۆ زیاتر مەکە کە لە حەدی خۆ زیاتر مەکەی
ئۆتۆماتیکی ئەکاونتەکە ئیعازت پێدات بانکەکە ئیعازت پێدات کاکە تو لە حەدی خو دەرچووی کاکە لە خو زیاترت کرد تو گوێی لەوە نەدەی لە هەموو نوتیفیکیشنەکانی کۆمپانیا نەدەی لە بانک نەدەی لە زەوقی خۆ و تەماحی خۆ بدەی سەمر دەبێت باش ئەم ئۆمێداوارن بەشێک ji bersiva bînerê Rûdaya me dabît ew ku mamezina nama û telefona hatin petiriya wan ev pirseya bû beşek ji wan pirseke din heye bû heftiya bêt em dê behskin carê bizanim kanê zêdetir bazirgan çi dixwazin me rûdanên heftiyên heyn bû heftiya dahatî komek ji wan rîdananin ku di bandûriyeke mezin li ser bazaran ken di demavekirinê de roja duşembê heta roja îniyê de em vê rapora hevkarên xwe bibînin di pişt em dê şîkariyê bû wan bazaran kêin yên ku ev raportên ku dihêne belavkirin di bandûriyê li ser ken. گرنگترین ڕووداوەکانی هەفتەی سێمی مانگی شوبات لە 22/2023 تاوەکو 24/2023 کە کاریگەری لەسەر بازاڕەکان دادەنێن. ڕۆژی سێشەممە 21 شوبات کاژێرێکی دوانی وەڕۆ پێنوێنی ئابووری ZEW ئەڵمانیا هەیە. کاژێر 4 خولەکی شەڵاوسانی مانگانەی بنەڕەتی لە کەنەدا بڵاو دەبێتەوە. لە هەمان کاتدا فرۆشی تاکە کەسی بنەڕەتی کەنەدا هەیە. هەمان ڕۆژ کاژێر 6 ئێوارە ئاماری فرۆشی خانووی بەردەست لە ئەمریکا بڵاو دەبێتەوە. ڕۆژی چوارشەممە 22 شوباتی 2023 کاژێر 4 بەرەبەیان دیاریکردنی ڕێژەی سوودی بانکی نیوزەلەندا هەیە و کاژێر دەی بەیانی شەڵاوسانی ساڵانەی ئەڵمانیا بڵاو دەبێتەوە. ڕۆژی پێنجشەممە 23 مانگ کاژێرێکی دوانی وەڕۆ هەڵاوسانی ساڵانە لە ناوچەی یۆرۆ بڵاو دەبێتەوە. کاژێر 4 خولەکی ئەمان ڕۆژیش کۆی بەرهەمی نێوخۆی چارەکانی ئەمریکا بڵاو دەبێتەوە. ڕۆژی هەینیە کە دەکاتە 24 شوبات کاژێر 4 خولەکی ئێوارە پێنوێنی خەرجی بەکاربەری مانگانی بنەڕەتی ئەمریکا بڵاو دەبێتەوە. بەڵێ ئێمە بەڕاستی یەکێک لە خاڵە گرنگەکان ئەوەیە کە ئێستا باسی شیکاری تەکنیکی بکەینەرێ لەم هەفتەیەدا چی ڕوو دەدەتن ئێمە بچینە سەر شیکاریە تەکنیکیەکان لەسەر شاشەش بۆ ئێوە دیار ببتن ئێمە هەفتەی داهاتوو باسی ناوچەیەکی گرنگی ئاڵتونمان کردوتی لەسەرەوەی ئەم ناوچە ئێمە لە گرنگن ئێمە ئەنجامی ڕاپرسیشمان وەرگرت بینیمان کە بەشی زۆری ترێدەرەکان زۆر بە باشی توانیان قازانج لەو شتەیە ببینن کە ئەمە باسێکە لەسەر شاشەکە ئەنجامەکە دیارە بە شێوازێکی زۆر باش ئێمە دڵخۆشین بەڕاستی بەو نەتیجەیە زۆر باشە و لە خەڵکەیەک و کاتێکی زۆر کەمدا ئەگەر بچینە سەر شیکاری ئاڵتون دەبینین لە منطقەی 1819 ئاڵتون تەڕاجعی کرد و ئێمە پێمان وابوو کوتا نرخەکە 1880 دەبێت ومە پێمان وابوو لە 18ەوە ئەگەری هەیە بەرزبوونێکی زۆر بکات من ئێستا باسی شیکاریە هەفتەی ئاڵتون دەکەم من پێم وایە لەم هەفتەیەدا ئاڵتون بتوانێت خۆ بگەینتە 1664 کە ئێستا لە 1642 تەڕاجعێکی دابەزینی هەیە ڕەنگە بۆ 37 بەڵام دواتر تارگێتە ئەساسیەکە ئەوە بگەێتە 64 و ئاڵتون لە چەند لەسەرەوەی نرخی 1880 بۆ 1812 بێت ئەگەری بەرزبوونی هەیە حتا 1897 ئەگەر بچین دواتر باسی شیکاری یۆڕۆ بکەین بەرامبەر دۆلار یۆڕۆ بەرامبەر دۆلاری ئەمریکی بەڕاستی یەکجار فرسەی باشی تایە لە هەفتەی داهاتووش باسمان کرد یۆڕۆ هیچ مشکلە نییە لە کڕین هەر کەسە کڕی بێت لە سەرەتای هەفتە لە 65 بوو بەرزبوونی کرد حتا نێزیکی 80 تارگێتمان 83 بوو بەڵام لی نەدا ئەم هەفتەیە من دەڵێمە بێت لێ بدەیت ئەبێت بەرز ببێتەوە کەواتە ئێمە لەسەرەوەی زوونی خۆمان کە باسمان کرد بوو کە پێمان وابوو یۆڕۆ لەسەرەوەی نرخی 1.059 دەتوانێت لە دولار بباتەوە ئەو کاتە ئێستاش دەڵێن 59 بوو 50 زوونی بەرزبوونی ڕووە ئەگەر هەیە دابەزینێک بکات بەڵام هیچ کێشەمان نییە ئێمە کڕیارین لە هەر کاتێکی باشدا دەتوانین یۆڕۆ بکڕین حتا یۆڕۆ نەگەهتە 83 ئێمە پێمان وانییە یۆڕۆ فشارێکی گەورەی دابەزینی لەسەر دروست بێت هەفتەی داهاتوو باسی نەوتمان کرد نەوت بابەتێکی زۆر گرنگە پێمان وابوو نەوت چەند بەرز بێت ئەبێت تەڕاجع بکات بۆ مەنتەقەکانی 80 بەڵام پێمان وابوو دەچتە 91 اینجا دێتە 80 بەداخەوە نەچوو 91 و یەکسەر گەڕا 80 ئێمە نزیکی ئێستا لە نرخی 82 بۆ 82.97 کراوەیە نەوت کلوس مارکێتەکەی بووە لەم هەفتەیەدا ئەگەری هەیە بەرز ببێتەوە بۆ 91 اینجا جارێکی تر دابەزتە مەنتەقەکانی 80 حتا 78 ئەو شکاریە تەکنیکی بووە شکاریە ڕاستیشی یان یا بنەرەتی ئەم شوێن بێژن زێدەتر ترس لەسەر
گەشەیە ئابوووریە دنیای سەر هەلداوە دیسا بەڵێ. ئەو ئاستن پێشببینی کردین هەر چەندە هەفتیا دەر لەبەرەوەی هەڵاوسانیش لە ئەمریکا بەرز بووەوە جیاواز لە پێشببینیەکانی هەموو هەمیشکان بانکەکان وتی بانکەکان وتی دادەوەڵێت سەرکە بانقا فدرالیشی دەبێژە بەڵام بەرز بوو بیت جارێکەدەن دەست بە بلندکردنا مفاایە بانقی بێتەکردن لە ئەمریکا ئەوە بەڕاستی دوولادی دەرڤی یاکوت هات پێشببینی کردن بەڵێ ئەوە جارێکەدەن هات تەکی دکات لە سەروەیەکی کۆتوب دکاری زێڕی بکڕی ینی هەفتیا بێت هەفتیا زێریە جارێت و بەسەن وێژ مەڕە بێژە هەفتیا بێت هەفتیا دولاریە یانیا یۆڕویە کی دە یەک لایکت من پێم وایە هەڵاوسان لە یۆڕۆ هەیە ئەمە بابەتێکی گرنگە ڕەنگە لەوێش ئەگەر بەرز ببتەوە ویشت سوی بانکی بەرزکەنەوە کیسان یۆڕۆ ببێتەوە دەباتەوە ئەگەرێکی فەندەمنتاڵیە پێویستمان بە دوای داتایە باشە بیاەکە بکارە بین ڕێیەکە دروست پێشانی بازرگانان بدەین هەندکارن مفاایش بەرنامە بازرگان وەرگرن هەفتیا دەرباز بووی دا خۆشببختانە ئاستێکی باش یە مفاای و قازانجە بازرگانان تۆمار کرد بەسەن ئەز بەرنامەی بازرگانی ئەمێداخی بەرکو دوشەم بێدێ بازار هێنەڤکردن حتا ڕۆژائیل ڕۆژینە دیسامی بازرگانی دەست پێ بکەین حازریان بکەین ڕۆژە شەمبیەمە بازرگان وەکەین هەتا بازار دێتە داخستن شکاریان بێ هەفتیە بوون بۆ هەفتیا داهاتی هەندکارن ئەگەر گوهداریە بەرنامە بازرگان کەن ڕێیەکە چەند دروست هەڵبژێرن بچنە ناڤ فۆرێکسێ بسەرکەتیانە دەرباسکەن قازانج دابن قازانج دابن